سڵاوم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتیۆڵەکانی سەرلەوانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. ناڕزایەتی هاوڵاتیانی کوردستان و بەلوچستان لە ئاسنەبوونی بەرق، پشتیوانی دایە شەریفە لە شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی، کوژرانی کۆڵبەرێک لە سنووری نەوسود، درێژەی مانۆڕی سوپای پاسداران لە بەرزاییەکانی چیای شاهۆ، ناڕوونی چارەنووسی مامۆستایەکی زانکۆ لە بۆکان، ئاگردانی دارستانەکانی کامیاران و مەریوان لەلایەن دوژمنانی ژینگە، پشتیوانی ژنانی ئیزەدی و عێراقی لە شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی، ناڕزایەتی کرێکارانی شارەداری لە نەیشابوور و کۆبوونەوەی بنەماڵەی تووشبوانی نەخۆشی هێمۆفیلی لە تاران. درێژەی هەوڵەکان. ناڕزایەتی هاوڵاتیان لە کوردستان و بەلوچستان لە ئاسنەبوونی بەرق بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی شەممە شەشی گەلاوێژ هاوڵاتیانی خەڵکی پارێزگاکانی کوردستان و سیستان و بەلوچستان لە ئاسپڕانی بەردەوامی بەرق و هێڵی ئینتەرنێت ناڕزایەتیان دەربڕی. بەوتەی هاوڵاتیانی خەڵکی سنا نەبوونی بەرق زیانێکی زۆری لە کاسبکاران و دووکاندارانی ئەو شارەداوە و ئەوانەی نەخۆش و بەساڵاتچوویان لە ماڵەوە هەیە تووشی گەرمابردووی بوون. لەلایەکی دیکەوە دانیشتوانی پارێزگای سیستان و بەلوچستان بەهۆی نەبوونی کەپسولی گاز بڕانی بەردەوامی ئاو بەرق دناڵێنن و هیچ ناوەندێکی دەوڵەتی وەڵام دەرەوەی داخوازیەکانیان نییە. بەوتەی سەرۆکی ئۆرژانسی ئێران 225 کەس بەهۆی گەرمی هەوا ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون و ئیدارە دەوڵەتی و بانکەکان داخراون. پشتیوانی دایە شەریفە لە شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی. دایە شەریفە دایکی نەمر ڕامین حسین پەناهی ڕۆژی شەممە شەشی گەلاوێژ لە گرتەویدیۆیەکدا پشتیوانی خۆی لە شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی نیشاندا. دایە شەریفە لە پەیامەکەیدا ڕایگەیاند ئیعدام قەتڵی حکوومەتیە، من دایکی ڕامین حسین پەناهیم و داوای هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی دەکەم. پەتی سێدارە مایەی شەرمی مرۆڤایەتیە، مەرگ و نەمان بۆ دەسەڵاتێک کە بۆ مانەوەی خۆی بە دوای گەردن بۆ پەتی سێدارە دەگەڕێت. کوژرانی کۆڵبەرێک لە سنووری نەوسود. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی شەممە شەشی گەلاوێژ کۆڵبەرێک بە ناوی نازم سەفەری تەمەن 25 ساڵ بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە سنووری دزاوەری نەوسود گیانی بەخت کرد. بە پێی راپۆرتە نازم سەفەری لە کاتی کۆڵبەریدا بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم پێکراوە و سنگی فیشەکی بەرکەوتووە. ئەو کۆڵبەرە تەمەن 25 ساڵە بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستاوە. شانی باسە کە ڕۆژی یەکی گەلاوێژیش کۆڵبەرێکی خەڵکی گیلانغەر بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری مەریوان گیانی بەخت کرد. درێژەی مانۆڕی سوپای پاسداران لە بەرزاییەکانی چیای شاهۆ. ڕۆژی شەممە شەشی گەلاوێژ بەرپرسانی سوپای پاسدارانی پارێزگای کرماشان ڕایانگەیاند کە مانۆڕەکانیان لە بەرزاییەکانی چیای شاهۆ بۆ ماوەی 3 ڕۆژی دیکە درێژە دەکێشێت. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ماوەی 3 ڕۆژە ناوچە شاخاوەیەکانی نێوان قۆری قەڵا و پیازدۆڵی سەر بە زنجیرە چیای شاهۆ لەلایەن سوپای پاسدارانەوە تۆپباران دەکرێت. لەو ماوەیەدا ناوچەکە لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە گەمارۆ دراوە و قەدەغەی هاتوچۆ بۆ دانیشتوانی ناوچەکەدا سەپێنراوە. سەپاندنی سزای زیندان و جەریمەی ماڵی بەسەر هاوڵاتیەکی خەڵکی بۆکان. شێرکۆ مامکەریمی لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا لە شاری بۆکان لەلایەن دادگای انقلابی ئەو شارەوە بە 3 مانگ زیندانی تەعزیری و 762 ملیۆن تمەن جەریمەی ماڵی مەحکوم کراوە. شێرکۆ مامکەریمی لە بەرواری چواردەی سەرماوەزی 1401 هەتاوی لە ڕەوتی ناڕزایەتیەکانی چلەی ماتەمینی ژینا ئەمینی و سمکۆ مەولودی لە شاری مهاباد دەست بەسەر و ڕۆژی 28 سەرماوەز بە دانانی وەسیقەی 2 ملیارد و 500 ملیۆن تمەنی لە زیندان ئازاد کرا. ئەو شارۆمەندە لەلایەن دادگای انقلابی بۆکانەوە بە تۆمەتی تێک هەڵچوون لەگەڵ مەئموری دەوڵەت، تێکدانی بیرڕای گشتی و ڕووخاندنی ئەموالی گشتی
بە 3 مانگ زیندانی تەعزیری و 762 ملیۆن تمەن جەریمەی ماڵی مەحکوم کراوە. ناڕوونی چارەنووسی مامۆستایەکی زانکۆ لە بۆکان. دکتۆر ئیسماعیل پوور ئیبراهیم خەڵکی بۆکان و مامۆستای یابووری لە زانکۆی ئازاد 2 مانگ لەمەوبەر لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستانیە. ئیسماعیل پوور ئیبراهیم دەی پوشپەڕی ئەمساڵ لە هێرشی هێزەکانی ئیدارەی اطلاعات بۆ سەرماڵەکەی لە شاری بۆکان بە توندوتیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە. تا کاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵەش زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانی ئەو مامۆستای زانکۆیە لەبەردەستانیە و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. ئاگردانی دارستانەکانی کامیاران و مەریوان لەلایەن دوژمنانی ژینگە. ڕۆژی شەممە 6 گەلاوێش دارستان و لە وەرگەکانی گوندی تەختی زەنگی کامیاران و ملەی چاوگ و موسک لە مەریوان لەلایەن دوژمنانی ژینگەوە بە ئەنقەست ئاگردرا. بە وتەی چالاکانی ژینگە پارێزی کامیاران ئاگرەکەی گوندی تەختی زەنگی بە هەوڵ و تێکۆشانی چالاکانی مەدەنی و خەڵکی خۆبەخش کۆنتترۆل کراوە، بەڵام ئاگری دارستانەکانی 2 گوندی ملەی چاوگ و موسک لە مەریوان هێشتا کۆنتترۆل نەکراوە و چالاکانی ژینگە پارێز داوا لە خەڵک دەکەن بچن بە هانانەوە. پشتیوانی ژنانی ئیزەدی و عێراقی لە شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی. ڕۆژی شەممە 6 گەلاوێش کۆمەڵک لە ژنانی ئیزەدی و چالاکوانانی عێراقی لە کۆنفرانسێکدا سەپاندنی سزای ئیعدامیان بەسەر شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی بە توندی شەرمەزار کرد. ڕۆژی هەینی کۆنفرانسی ساڵڕۆژی کۆمەڵکوشکردنی ئیزەدیەکانی شەنگاڵ لە شاری بەغدای عێراق دەستی پێکرد و ڕۆژی شەممە کۆمەڵک لە ئەندامانی بزوتنەوەی ئازادی ژنانی ئیزەدی، کۆمەڵگەی ئور و کولتوری ژنان هاوڕێ لەگەڵ ژنانی تێکۆشەری عێراقی لە کۆبوونەوەیەکی هاوبەشدا بە وتنەوەی دروشمەکانی بە خەباتی یەکگرتووانە دژی ژێنۆسایدی ژنان سەر ئەکەوین و نا بۆ ئیعدام بەڵێ بۆ ژیانی ئازاد، سەپاندنی سزای ئیعدامیان بەسەر شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی بە توندی مەحکوم و خوازیاری ئازادی ئەو دوژنە تێکۆشەرەوە. بانگەوازی سندیکای ڕۆژنامەوانانی میسر بۆ کۆتایی هێنان بە داگیرکاریەکانی تورکیا. ڕۆژی شەممە 6 گەلاوێش سندیکای ڕۆژنامەوانانی میسر لە ڕاگەیاندنێکدا بانگی لە تەواوی چالاکانی مەدەنی و سیاسی کرد دژ بە داگیرکاریەکانی تورکیا لە ڕۆژاوە و باشووری کوردستان هەڵوێست بگرن. بە وتەی سەرۆکی سندیکای ڕۆژنامەوانانی میسر، داگیرکاریەکانی تورکیا لە باکووری سووریا و عێراق دیاردەیەکی تازە نییە و نیشانەی دۆخی نالەباری سیاسی و ئابووری لە تورکیا و گواستنەوەی کێشەکانی ئەردۆغان بۆ دەروەی وڵاتە. ئەو هێرشانە ژێرخانەکانی خزمەتگوزاری لە ناوچە کوردنشینەکان دەکاتە ئامانج و خەڵکی بێ تاوان ئەبنە قوربانی کە بە واتای پێشێلکردنی هەموو پەیماننامە و یاسا نەودەوڵەتیەکان هەروەها هەموو پێوەرە ئینسانیەکانە. هەر بەو بۆنەوە بێدەنگی لە ئاست جنایەتەکانی دەوڵەتی تورکیا ڕێگە پێدراو نییە و ئەبێ هەموو چالاکانی مەدەنی و سیاسی جیهان لە ئاست داگیرکاریەکانی ئەو دەوڵەتە فاشیستە هەڵوێست بگرن. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە شرکەتی پارسی ئەسەلویە. کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە شرکەتی پارس لە ئەسەلویە ڕۆژی شەممە 6 گەلاوێش لە ئاستۆخی خراپی پیشەی و مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی هەقدەست بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسنەلی نەوت، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی ئەو بڕۆت پارەی کە لە ساڵانی ڕابردوودا وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، وەلانانی جیاوازی لەسەر کارلابردنی بەڕێوەبەرانی ناکارامە، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوو. ناڕزایەتی کرێکارانی شارەداری لە نەیشابوور. ڕۆژی شەممە 6 گەلاوێش کرێکارانی شارەداری نەیشابوور لە ئاستنەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان کرێکارانی شارەداری نەیشابوور لە ئاستنەدانی چەند مانگ حەقدەست و مەزایە ناڕازین و دەڵێن
بەهۆی پەرداخنەکردنی حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تامین نیشتمایی تووشی کێشەی دەرمانی بوون. کۆبوونەوەی بنەماڵەی تووشبوانی نەخۆشی هێمۆفیلی لە تاران. ڕۆژی شەممە شەشی گەلاوێژ بنەماڵەی تووشبوانی نەخۆشی هێمۆفیلی تاران لە ئاسنەبوونی دەرمان ناڕەزایەتیان دەربڕی. بنەماڵەی تووشبوانی نەخۆشی هێمۆفیلی پاش بڵاوبوونەوەی وتەکانی سەرۆکی کانونی ئەو نەخۆشیە کە باسی لە گیان لەدەستانی سێ نەخۆش بەهۆی نەبوونی دەرمان کردبوو لە شاری تاران کۆبوونەوە و خوازیاری دابینکردنی دەرمان بۆ ڕۆڵەکانیان بوون. دو هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی ئێرانیانی ئازادی خوازی ئاڵمان دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی شەممە شەشی گەلاوێژ کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خوازی دانیشتووی وڵاتی ئاڵمان لە درێژەی کارزاری نا بۆ ئێعدام دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بەشداربووانی ئەو کۆبوونەوەیە بە بەدەستەوەگرتنی وێنەی شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی ناڕزایەتی خۆیان لە ئاسەپاندنی سزای ئێعدام بەسەر ئەو دوو چالاکە کرێکاری و سیاسیە نیشاندا و خوازیاری هەڵوەشاندنەوەی ئەو حکومە نامرۆڤانەیە بوون. خۆپیشاندەران هەروە پشتیوانی خۆیان لە عیسا ئیبراهیمزادە چالاکی کرێکاری خەڵکی شنۆ کە بەهۆی گوشارەکانی کۆماری ئیسلامی دەستی دابووە خۆکوژی دەربڕی و دژ بە بەرپرسانی ڕژیم دروشمیان بەرزکردەوە. بەڵات زەنگە شێوەڵەکانی سەر لەبانیتان پێشکەشکرا کاتێکی خۆ.